هەرچەندە سەرۆکی هەرێم بە بڕیارێک بەشێک لە سزای 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی سزادراوی بادینانی کەم کردەوە، بەڵام ڕێکخراوی CPT دەڵێت ئەو بڕیارە نامانوەستێنێت و داوای ئازادکردنی بە پەلەی چالاکوانان و ڕۆژنامەنووسە دەستگیرکراوەکانی بادینان و زیندانیانی دیکەش دەکەین. چاوەڕوان بووین بڕیارەکەی سەرۆکاتی هەرێم کە لە 22 شوباتدا بڕیارەکە دەرکرا، چاوەڕوان بووین ئەو بڕیارە هەموو چالاکوانان و ڕۆژنامەنووسانی حکومدراوی بادینان بگرێتەوە، لە هەمان کاتیشدا هەموو ئۆتۆمەتانەی کە لەسەریانە لا بدرێت و دەست بەجێ ئازاد بکرێن. ئێمە پێمان وایە دۆسیەی زیندانیانی بادینان هەر هەمووی پەیوەستە بەیەکەوە، هەر هەمویان بەهۆی ئەنجامدانی کاری مەدەنی، چالاکوانی مەدەنی و کاری میدیایی و کاری ڕۆژنامەوانی لە ماوەی 6 مانگدا دەستگیر کراون. لە 18 ئابەوە تاوەکو 11 شوبات 81 چالاکوان و ڕۆژنامەنووسی دەڤەری بادینان دەستگیر کراون. بەپێی ئاماری ڕێکخراوی CPT زیندانی هەیە ماوەی 5 ساڵە لە زیندانی ئاسایشی هەولێردایە و دادگایی نەکراوە. بەشێکیان داوای دامپیانانی زۆرەملەیان لێکراوە. لە ساڵی 2020ەوە تاوەکو ئێستا 81 چالاکوان و ڕۆژنامەوانی بادینان دەستگیر کراون و بەشێکیان بێ دادگاییکردن ئازاد کراون و 19 کەسیشیان حکم دراون. تاوەکو ئێستا 6 زیندانی پرۆسەی دادگاییکردنیان بۆ پێکهێنراوە و 4 کەسیشیان حکم دراون. لە مانگی 8 ساڵی 2020ەوە تاوەکو مانگی شوبات مانگی 2 ساڵی 2021 81 چالاکوان و ڕۆژنامەنووس لە دەڤەری بادینان دەستگیر کرا. بەشێکیان بەبێ بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردن ئازاد کران کە ژمارەیان 26 کەسە، بەبێەوەی هیچ پرۆسەیەکی دادگاییکردن بۆیان بەڕێوە بچێ لە دوای ساڵێک بۆ ساڵێک و 2 مانگ لە دەستگیرکردنیان ئازاد کران. ئەوەی تر کە دەمێنێتەوە زیندانیانی بادینان 19 کەسیان حکم دران. لە دوای ئەوەی بەشێکیان کاتەکان تەواو کرد لە زینداندا ئازاد کران و بەشێکی تریان تاوەکو ئێستا لە زینداندان. 6 زیندانی تاوەکو ئێستا پرۆسەی دادگاییکردنیان بۆ بەڕێوە نەچووە، چاوەڕێی پرۆسەی دادگاییکردن دەکەن. 4 زیندانی تر تاوەکو ئێستا لە زینداندان و حکم دراون. ئازادی ڕادەربڕین و پرسەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بە بڕوای چالاکانی مافی مرۆڤ لە دۆخێکی خراپدایە. بڕیارەکانی دادگاکانی هەرێم لەسەر چالاک و ڕۆژنامەنووسان بەلای یاساناسانەوە هێندەی دیکە نیشانەی پرسیار دەخاتە سەر سەروەربوونی یاسا. دەزوەردانی حیزبیش لە کاروباری دادگا بە ئاشکرا دەبیندرێت و لە بڕیاری سەپاندنی سزا بە سەرگیراوانی بادینانیشدا کاریگەری گەورەی هەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.